وانێ ڕۆمان یاسای دووهەمی نیوتن بەندی دووەم بەشی سێ باشە داینەمیکی خولانەوە معنای ئێمە یاسای دووەمی نیوتنی تیا خوێنین گۆشتەوژم جوڵەوزە واتە میکانیکە وزەی گشتی بەندی دوو سێهم کرد داینەمیکی خولانەوە ناونیشانەکەیەتی کەواتە بێ ئەساسیاتی خولانەوە هەمووی وەربگرین ئێمە شتەکان تازە نین زۆر لە بەرچاومان مەسەلەن یاسای دووەمی نیوتنمان پێشتر خوێنووە لە جوڵەی جێگۆڕا کەمە بەستم جوڵەی بەهێڵیشە جوڵەی بە سوڕش ئێستا سەرێوەیە لە جوڵەی بەخولی شابی خوێنین بزانین یاسای دووەمی نیوتن لە جوڵەی بەخولا چۆنە کەواتە بابەتی یاسای دووەمی نیوتن یاسای دووەمی نیوتن لەم جوڵانەی خوارەوە لە یەکەم جوڵەی جێگۆڕ کە بەهێڵ و بەخول ئەگرێتەوە من جایەکەمەوە لە جوڵەی بەهێڵدا لە پێشدا لە جوڵەی بەهێڵدا بەعەرەبی پێڵێن الحەرەکە الخەتیە linear translational motion کەواتە جوڵەی بەهێڵ لێرە یاسای دووەمی نیوتن لە پۆل 11 خوێنومانە بابەتێکی زۆر ئاسانە هەمومان نەیزانین بەرەنجامی کە هێزە کاریگەرەکان کەواتە بە شێوەی سەمێشنەی نووسین ئەگەر یەک هێزیش بوو هەر ئێف بەڵام چەند هێزێکیش بوو بەرەنجامی هێزەکانە کاتە MA واتە بەرەنجامی هێزە کاریگەرەکانە کاتە بارسایی کەڕەت تاودانی بەهێڵ ئەمە یاسای دووەمی نیوتنە بەڵام لە جوڵەی بەهێڵدا ئەم یاسایە لە جوڵەی بەسووردا لە جوڵەی بەسووردا ئەگۆڕێت بۆ ئەم شێوە چەقە هێز FC کە خۆی بەرەنجامە هێزێکە بۆ ئێستەمەیشنی بۆ نانووسم خۆی بەرەنجامی لەوانێت چەند هێزێ بێت یان تاکە هێزێکە بۆ نمونە ئەگونجێت ئەکاتە بۆ نمونە ئەگەر بەس قوڕێک و تایەکەم هەبێ هێزی بەیەکان نووسانی بینی قوڕەکە و تایەکە بێتە چەقێز تاکە هێزەکە و چەقێز بەڵام لەوانێت چەندین هێز کار لە تەنێ بکە وەکو پێچکردنەوەی ئۆتۆمبیل لە لۆفەیەکە لە ڕوویەکی لێژدا لە پێچێکی لێژدا سێرگی بەرەنجامی کێشەکەیەتی و کاردانەوەی ڕۆکە و هەروەها لەخشانی بینی تایەکان بەمانە هەمووی چەقێز دروستەکان بۆ ئەو سابێ بنووسین بەرەنجامی هێزە کاریگەرەکان کە ئێستا پێویست ناکە سەمێشن نووسین چکە خۆی بەرەنجامی هێزەکان چەقێزە FC ینی چەقێز دووبارە بارسایی ناگۆڕێت ئەبێت ئەیەکە چی لێ دەبێت بە چەقە تاودان کەواتە ئەوەشمان هەرخێنەوە لە بەشیەک ئەمێنێ لە جوڵەی بەخول لە جوڵەی بەخول کەواتە با ئەساسیاتەکانمان باش بێ هەلکردنی سوال زۆر بە ئاسانی بەرگەیگرین ئەنجا لە جوڵەی بەخولدا لە جوڵەی بەخولدا چیمان هەیە دائیمەن هێز خولانەوە هەوڵ ئایا دروست بکات ئەگەر بتوانێت واتە هێزە کە خولانەوەی دروست کرد پێڵین زەبر ئەویش ڕەنگە بەرەنجامی زەبرە کاریگەرەکان بێت کە ئەکاتە زەبری بارنەگۆڕی ئای کە لە moment of initiaوە وەرگیراواتە زەبری بارنەگۆڕی یان عەزم القسور الذاتی بەعەرەبی هەروەها لە خولانەوەشە لە ئەنجامی گۆڕانی گۆشە خێرایی یا گۆشە تاودان دروست دەبێ ئەلفا ئەو ژەستای دووەمی نیوتنە ئێمە بگەڕێینەوە بۆ بەشی یەک بزانین گۆشە تاودانمان لەوێ خوێنەوە بە چەند نەوە ئەیدۆزینەوە بۆچی لەوانەیە لە زۆربەی سوالەکان ئیشمان بە گۆشە تاودان بێ باش تۆ ئەتەوێ هەلکە ڕۆن بکەی ڕۆنی لێ نییە هەلکە ڕۆنەکە ناکرێت ئەبێ بکەیتە ئاوە بکەیتە قاپێکەوە تامی ڕۆنەکەی نایە ئەوە کەواتە من کە شتێکم پێویست بوو بۆ سوال ئەبێ بزانم پایکەم گۆشە تاودان بە چەندەوە ئەتوانم پاکەم ئەگەر لە سوالەکە تیای نەبوو پێویستیشم بوو مەسەلەن بۆ دۆزینەوەی بەرەنجامی زەبری کاریگەر بۆ دۆزینەوەی زەبری وارەگۆڕی ئەمە چی لێ بکەم ئەگەر ئەمەش نەبوو خوا کێشێ دوانی بێ بە نەزانرا و پێم هەڵ نابێ بۆیە مەجبور ئەبێ بزانم جارێک گۆشە تاودان بە چەند ڕێگا دۆزرێتەوە باشە با بزانین یەکێک من پێ بڵێ لە ڕێگاکان چی ئەزانێ گۆڕانی گۆشە خێرایی لەسەر گۆڕانی کات کەواتە ئەکرێ من ئەلفا بەم فکرێ بدۆزمەوە احتیمالە ئۆمیگا ئەڤیرەی جمباتیان با بڵین تێک ڕاکاتی گۆڕانی گۆشە خێراییم باتێت ئەمە ئەو لەسەر گۆڕانی کات ئەگەر پرسیارەکە وتی تێک وتی گۆڕانی گۆشە خێرایی تەنەکە ئەمەندەیە مانای پێی نەوتی گۆشە خێرایی سەرەتای چەنەوە کۆتایی چەنە بەس بڵێ گۆڕان لە گۆشە خێراییەکەدا دەکاتە ئەمەندە ئەوە یعنی دەلتا ئۆمیگایە لەسەر کاتی گشتی خایەنرا و دەلتاتی ئەکرێت گۆشە خێرایی سەرەتاییم باتێ هەروەها گۆشە خێرایی کۆتاییم باتێ لە وەستانەوە دەستی کرد بە خولانەوە ئەخولایەوە دوایی وەستا
جە زەبرێک کاری تێکرا سا گۆشە خێرای کۆتایی دەبێت بە سفر بۆ نمونە لەسەر کاتی گشتی خایەنراوە بەنەوعیش کەژەم یاسایان نووسێ بەس نامانێت زۆر بێت یاساکان مەسەلەن کاتی سەرەتایی و کاتی کۆتایی TF-TI بەس ئیشمان پێی نێ سوالیوە تقریبان لە کتێبمانە نییە ڕێگایکی کە هەیە بۆ دۆزینەوەی گۆشە تاودان چێ بۆیە چێسا من ئەم ئەلفایەوە لێکم بە دووسێنەوە من بتوانم بیدۆزمەوە ئەمە کەرەسەی پێویستە بۆ حەلی سوال پێشەکی من ئەم فکرانەمە بێ لا هەبێ باش ئەلفا بەچی کە بدۆزمەوە ئافرین ئەی تۆ ئەو خۆیەتی تەوا هەردووچی هەمان یاسایە کەواتە ئێمە چیمان خوێنەوە دیقەت بن ئەی ئەکاتە ئار ئەلفاوە بەڵام من ئەلفامەوێ ئەوە لەکەوتە تاودان ئاگال لەبێ هایتی کەواتە ئەگەر لەکەوتە تاودانیامێ ئەتوانم ئەلفای پێ بدۆزمەوە فەرموو کەواتە ئەیتیمان ئەبێ واتە لێکەوتە تاودان لەسەر چه ئاڕی لەگەڵە ئەبێتە ژێرە ڕێگایکی کەشەیە هێشتا جاگەر شتێک بەسەر چوار ڕێگا دۆزرایەوە حەلکردنی سوال ئاسانە بێ یک ڕێگای کەشێ لەسەر تەختەکە لە بەرچاویشمانە کێزانێ ئافرین یاسای زەبرەکە خۆی هەندێک جار داوای گۆشە تاودانم لێکا زەبرەکەشی یاوایان FDI تێ ئای ئەکرێ بڵێم بە زەبر لەسەر زەبری بارنەگۆڕی واتە زەبری کاریگەر لەسەر زەبری بارنەگۆڕی زۆر باش ئەنجا فکرێکەمان هەیە ئەمە مەجموعەیەشت فێربووین جارێ تۆزێکیکە ئەتوانین دەست بینە یەکەم پرسیار و تێبینیەکانی تیا جێبەجێ بکەین تەمان پێشتر باسی ئەومان کردووە کە زەبری کاریگەر دوو جۆری هەیە نیە درە زەبر و زەبری خولێنەر وتمانە درە زەبر نێگەتیڤە و زەبری خولێنەرش پۆزەتیڤە ئەوانەمان باس کردو ئەمێنێتەوە ئەگەر پرسیارێک داوای زەبری بارنەگۆڕی لێ کردم ئەگەر پرسیارێک داوای زەبری بارنەگۆڕی لێ کردم من یاسا گشتیەکە ئەزانم کە MR دووجایە MR دووجایە ئەمە گشتیە بڵین بەڵام بۆ هەر تەنێک بە پێی شێوەکەی یاسای ئەو شێوەتەنە بەکارێنی کە بکە مەسەلەن یەک لەسەر دووە ئاکۆلکەی زەبری بارنەگۆڕیەکەی ئەلێرە نیوە یەک لەسەر دووە MR دووجایە بۆ گۆی پتە و دوو لەسەر پێنجە بۆ ناوەش دوو لەسەر سێە هاکۆلکەکە ئەنی بە پێشقەڵی تەنەکە تۆ بە یاسای زەبر بەکاربێنی باشە ئەگەر من سوالەکەم باتەوە داوای زەبری بارنەگۆڕی لێ کردم و ئێم واتە بارستای یان نیوەتیرەی تیا نەبوو چی بکەم من چوار یاسام لەبەر کردووە بۆ مەجموعەیە بابەت و ئەمە ئەگەر زەبری بارنەگۆڕی هاتەوە ئینشەڵا پێی هەڵکەم و کەچی لە ئیمتحانە بۆ ماتۆتەوە وەڵا بارساییانی یا بارسایی و نیوتێتیانە چی بکەم هەل ئەوەیە فکرە دروستکەین بگەڕێنەوە بۆ یاسای دووەمی نیوتن ئەگەر لە هەر پرسیارێکدا ئەم تێبینێتان بیر نەچێت توانی بینوسی لە مەرزەمەکەت لە کتێبەکەت لە دەفتەرەکە و لە ئەم بابەتە ئەگەر لە پرسیارێکدا داوای زەبری بارنەگۆڕی لێ کردم و داوای زەبری بارنەگۆڕی لێ کردم و بارستایی یان نیوەتیران نەزانراو بێت بارستایی یان نیوەتیران نەزانراو بێت ئەگەر لە پرسیارێکدا داوای زەبری بارنەگۆڕی لێ کردم و بارستایی یان نیوەتیرە نەزانراو بێت ئەوە ئای واتە زەبری بارنەگۆڕی ئەدۆزمەوە بە یاسای دووەمی نیوتن ئای ئەدۆزمەوە بە یاسای دووەمی نیوتن جا ئێستا دوو سوالیشی لەسەر هەلەکەم هەر یەکەی نەوعێکیشە سوالەکان بەم فکرەیە ئەوە زەبری بارنەگۆڕی ئەدۆزمەوە بە یاسای دووەمی نیوتن نووسیمان کەواتە ئەڵێن زەبر ئەکاتە ئای ئەلفا من پێویستمە ئای بدۆزمەوە سەرنج بە ئەکاتە زەبر لەسەر ئەلفا ئەمە ڕێگەیەک ئەوە دوو ئەنجا شتێکی کەشمانەیە تۆ ئەزانی ئێمە پێشتیش سوالمان هەڵکردو دەرسی پێشت و زەبرەی کردە شتێکی کەش بێجگە لە ئای ئەلفا FD واتە ئێسکەڕەتی باسکەکەی کەواتە ئەکرێت من ئەگەر زەبرەکەش نەبوو بەڵام هێز و باسکەکەیم هەبوو ئەوسا فکرێکی کەش بەکارێنم ئەوسا ئەتوانم بە FD زەبرەکە بدۆزمەوە ئەلفاش یان دراویان بێشێ لەو ڕێگانە ئامادەیەکەم پاشان بوو بە چەند هەنگاوێک FDم لە جاتی زەبر دانا و ئەلفاشم دانا لە سەرم زەبری بارنەگۆڕی منم بۆ دەرچوو بەبێەوەی من بارسایمە بێ تەبەن فکری کەش هەیە بۆ دۆزینەوەی زەبری بارنەگۆڕی لە ڕێگەی گۆشتەوژم لە ڕێگەی جوڵەوزەوە ئەتوانم جوڵەوزان گۆشتەوژمم هەبێ زەبری بارنەگۆڕی بدۆزمەوە
بەڵام جارێ نەگەیشتوین نەمان خوێنەوە کەواتە جگە لەم فکرانە فکری کەش هەیە بۆ دۆزینەوەی زەبری بارنەگۆڕی بەڵام بە گۆشتەوەژم و بە جوڵەوزەی بەخو لە توانی بڵێ جگە لەمانە تەمان لەبەرەوە ئێمە دواتر جوڵەوزەوە گۆشتەوەژمە خوێنین ئەکرێ وەکو ئیشارەتێ بۆ خۆت ملاحەزەیەک بۆ کاتسایەکە بنووسی دەگونجێت زەبری بارنەگۆڕی بە گۆشتەوەژمی بە جوڵەوزەی بە خولیش بدۆزمەوە ئەمە چییە؟ زەخیرەیەگە خەی بۆ دواتر بۆ زیرەک بوون کە کۆتۆ گۆشتەوەژمە خوێن ئایتایە کە جوڵەوزە خوێن ئایتایە کەواتە من نەگەرەوانشمە بێتوان زەبری بارنەگۆڕی بدۆزمەوە کەواتە دەگونجێت ئای واتە زەبری بارنەگۆڕی بە گۆشتەوەژم یان بە جوڵەوزەش بدۆزینەوە چکە گۆشتەوەژمە کاتە ئای ئۆمیگا بۆ جوڵەوزە کاتێک لەسەر دوو ئای ئۆمیگا دووجا کەواتە لەو دویا ساشە ئایمێ بێش فکراتوانم دروستکەم بۆ دۆزینەوەی زەبری بارنەگۆڕی ئێستا بین دوای ئەم تێبینیانە بزانین چۆن پرسیار هەڵگەین بزانین ئەم فکرانە ئەتوانم من بەکاربێنم لە سوالەکانەکە فێرکاریەکە فێرمەکات چونکە ڕاهێنان ینی وردەوردە فێرمەکە پێداچوون ینی من شتێک فێر بووم ئەبێ بزان مەیزانم منجا باشم مستەوام چەندە چەند نییە بابینە سەر نمونە و ڕاهێنانەکان حەز ئەەکەم بە ڕاهێنانەکەی دەست پێ بکەم نمونونەکەی وەکو هۆمۆرک وەکو واجبێک لە ماڵەوە بیکەی بەڵام من بە پرسیار چونکە هاوشێوەن ئێستا تەنانەت ڕاهێنانی دوی جیم پرسیار یەکەم و دووەمی هاوشێوێ یەک سوالە کاتی خۆی سێ پرسیاریتیا بۆم ڕاهێنانە دانێکیان لا برترچیان کرد ئەسانکاریان بۆ کردوون پرسیار یەک لە ڕاهێنانی دوی جیم بزانینەوە چی ڕەوڕەوەی گۆزە دروستکەرێک لە شێوەی پێ بکایە ئەمە شێوە پێ بکە طبعاً نیوەتیرەکەی یاینەتێ لەگەڵ بارستایی زۆر باشە ئەجا لێرە شتێبینێکی کەمانێ هەر پرسیارێک نیوەتیرە و بارستایی یابوو نیوەتیرە و بارستاییەکەی یابوو ئەو معنای ئەوەیە تۆ زەبری بارنەگۆڕێکەوە مسۆگەرە شقلی تەنەکە وەربگرە ئەڵێ ڕەوڕەوەی گۆزە دروستکەرێک خۆی ئەڵێ لە شێوەی پێ بکایە بۆ ئەوەی پرسیارەکە و بیر نەچێتەوە یەکسەر ئەنووسی پێ بکە تۆ ئەو ناوەتێ کە ئەم دووشتت هەبوو معنای تۆ زەبری بارنەگۆڕیەکەت مسۆگەرە ئەوە بەم فکرێ زەبری بارنەگۆڕیم دۆزێ و ئیشم بەوانە نەبوو بەڵام سوالمان هەیە دوایەمە ئیشمان وەردوانێ ئەڵێ بە دەوری تەورەکەیدا دەخولێتەوە بە گۆشە خێراییەک 50 ریڤ پێرمینت ئەنجابێتی بینیەکانی بەشێکیشمان بیر نەچێ ئێمە یەکەی گۆشە خێرایی بێ ڕات بۆ چرکە بێ سوال هەڵکەین یەکەم شتە بێ یەکێ بگۆڕین ئەمە ئەو وەستاکە ئەتوانێت ڕەوڕۆکە بوەستێنێت زانی ینی چی یانی ئەمە گۆشە خێرایی سەرەتاییە بیوەستێنێت یعنی گۆشە خێرایی کۆتایی چەنە سفرە ئەوەشمان فێر بووین وەستاکە ئەتوانێت ڕەوڕۆکە بوەستێنێت بۆ ئەوەش پارچە قوڕێکی تەڕ بە لێواری ڕەوڕۆکەوە دەنووسێنێت بۆ ماوەی 6 چرکە بۆ ماوەی 6 چرکە بیوەستێنێت ئۆمیگا F0 بزانین داواکراوەکانی چی بچین داواکراوەکان هەوڵێم بەڕێنیچکە بنووسم دووشتە یەکەم گۆشە تاودانی ڕەوڕەوەکە چەندە ئەلفا ئەڤیرێج چەندە گۆشە تاودانی ڕەوڕەوەکە چەندە دووهەم ئەو زەبرە چەندە کە وەستاکە دەیخات سەر ڕەوڕۆکە تەمان ئەو زەبرە هێواشی کردوێتەوە وەستانوێتی کەواتە تۆ بێ بزانی ئەم زەبرە دژە زەبر دایمە نەگەتیڤ دەرەچێت اینجا مادەم هێواشیشە بێتەوە معنای گۆشە خێرایی کۆتایی و کەمترە لە سەرەتایی کەواتە ئەبێت ئەنجامی ئەمەشیان نێگەتیڤ بێت چکە هێواش بوونەوە یعنی ئەلفاشم بە نەگەتیڤ بۆ دەرچێت ئەم بنەمایانە ئەگەر بزانم هەڵکردنی سوال ئیتر بەلامەوە ئاسانە بێت یین ئەمە ئەگۆڕین بۆ ڕاد بۆ چرکە 50 کەڕەتی 2 پای ڕاد لەسەر چەند 60 سەکند زۆر باش ئەمە ئەتوانی لابری دو پێنج دەکەڕە 3.4 31.4 تەقسیمی 6 بکە سی چەند شەشتیا پێنج 31.4 و دوانە بوو یعنی دەکەڕەت 3.4 دەوەیە بێ بە 31.4 تەقسیمی چەند 6 طبعا 31 چەند شەشتیا پێنج کەواتە 5 تقریبان 2.3 لەو حدودانە بە حاسیبەکەتێکەی دەرەچێ بزانین گۆشە خێرایی سەرەتاییەکەمان 5.23 ینی 23 ڕاد بەڵام بۆ چرکە ئێستاوەشمان حازرە اینجا بە بگەڕێینەوە چی؟ باوکە 50 کەڕەتی 2 بکە کاسڵ باشە؟ بە ڕێزاتێکی بەسیط 50 کەڕەتی 2 کاتە ساڵ کەڕەتی 3.4 بکە ئەمە دوو خانەکە بێتن 3.4 لە کوێنە
دوخانە قمچێ بەسەر حاسیبەکە و باش نیە باب ئەوە تا من بەدەست دەیکەم ئاشکرا بەخوا ڕازات شەرمی لە من و تۆ نیە ئابێنە بزانم فۆرماتیکەم ئەو حاسیبێت تەواو نیە بابە بێن باوکەکەم فێری فۆرمات بن ئەبێ بیخەیتە سەر نیزامی شەریکە بۆی کێشە بۆ دروست نەکات ڕەنگە تۆ خسبێت سەر مۆدێکیکە شیفت کلیر ئۆڵ ڕقم سێ ئەمە ڕقم سێ دەستنێ بە یەکسانە ئێستا بۆ دەخات سەر شەریکە نابێتتر غەڵەت بوو ئەزای چۆن چاکەکرێ یەک چەکش لە ماڵێنی پیاوی کێشێکی بخۆم ئەزانی بۆ بە چاو دیارە ئەمە 2 0 ئەوە دووخانە ساکە ڕە 3.14 کا 314 ئەم لە ساعت 15 لەکوێ بێت پێی بکە بزانم جار چۆنە 100 کەڕەت 3.14 باشە بابە تەقسیمی 60 بکە بۆم ئەبێ بکاتە 5 لە ساعت 23 ئەم جارە مەزبوط بووە کاتە جاریش کاگە حاسبەکە دڵنیان نەبووی لی فۆرماتی زۆر بەسیتە هەموو حاسبێک ئەو هەنگاوانە بۆ کەس بە دەقەیەکەکرێ چەکشی چیە؟ باوکە 3.14 بنووسین بنووسە کاکە ئەوتە باوکە تخوا ئەو حسابە ئەکرێت لەوە زیاتر ئەو مشکلە نیەوە بە ڕێزیاتکەن با کاتان نەبە چکە شتەکە لە بەرچاو باوکە بەخوا شەرم لە من و تۆ ناکە ئەو لە بەرچاو 2 0 دووخانە لای بەرە 314 نازام چۆنی من 15 بۆ زیاکەم نیشتیوە باوکە ئەوە جوان سیریکە لە 100 تا 100 ئەمە ڕاستە باوکەکەم بە هەموو حاسیبەی دنیا بیکە ئێستا هەرەوە دەرەچێ خۆەوە بەدەستی ئەمە نیە باوکە ئەم بەدەست کردومە دەرەچێ چۆن بەبێ حاسیبە دەرنەچێ ئێستا ئێمە گۆشە خێرایمان عەلاکولین دۆزیەوە یەکەم داواکرا ئەرفایە تۆ دیقەت بە ئەمە داواکرایەک نەزانرایەک 1 2 3 زانراو باشە ئەنجا ئەشکەی ئەلفاڤیرێج ئێمە بەچی بدۆزینەوە بە پێناسەکەی خۆی کە پێناسەکەی خۆش یاسای یەکەمە یاسای یەکەمی شتێتایتیانی ئەمە شتێتایتیانی هافکرەکەی بەش یەک فێرمکردن خۆی لە یاساکەی خۆیەوە کە یاساکەی خۆی چییە؟ ئۆمیگا فەکاتە ئۆمیگا ئای زاید ئەلفا دەلتاتی یاسای یەکەوە بۆ بە یاساکەی پێناسەی گۆشتادان کاتە داواکراوی یەکەم ئەکاتە ئۆمیگا ئف ماینس ئۆمیگا ئای ئێستا من بە حاسبێککە هەرۆ ڕقەمە بۆ کەم بۆی دڵنیابی جاوا باش بۆ ئێستا پێوزانی با لە ماڵەوە کێشە بۆ دروست نەکە باوکە ئێستا بە حاسبێککە یەکەم لە بەرچای خۆتانەوە بێەوە دەرچی لای تۆ مەزبوط دەرچوو باوکە کاتە خەلەل لە حاسبەکەت هەیە هەندێک جار نەئەڵێ 3.4 نووسیوە هەندێک جار پیلەکە زەعیف بێ ئیشی تەواو ناکە هەندێک جار خەریتێ بەرگە گرێشتێکی تا سەقەت بوو ئیشەکەی تەواو ناکە کە زانیت ساینی سی لێبە ئەگەر لە 15 نەنووسی معنای حاسبەکەت خەلەلیتە ڕێگی 2 لێبە ئەگەر 1.414 نەکرد معنای حاسبەکەت خەلەلیتە با نەتوانی فەحسیکەی تاقیکەیتەوە ئۆمیگا ئف سفرە ئۆمیگا ئایمان هەیە ئەم ڕقەمە نووسین 5.23 حازرمان کرد بۆی ببەوێکەی ڕاد کاتەکەشمان 6 سەکندە 5 لەسەر 6 باشە؟ ئێستاکە تقریبەن ئەبێت چەند کابزانین 5 لەسەر 6 تەواو نییە 0.87ەکە ئێستاکە دیقەت بە هەندێک تەلەبە ئەو شتەی بیرەچێکە ئێستا من نەمنووسیوە زۆر وریابن لە ئیمتیحانە تەلەبە زۆر جار لە هیلاکی مێشکی ئەو سالبەی بیرەچێت ئەوە بۆ جوانی نییە ببینیت ئەوێ هێواش بوونەوە تێ زانی بۆچی مشکلی ئەو سالبە تۆ لە هەڵبژارنەکە لەوانەیە ناقص 0.87 باتێ 0.87 باتێ خۆرە و ڕقەمەوە دەرێنەوە یەکسەر بەغەڵەت تا چووبی ئەڕەوڵا 0.87 سوالەکە ڕێ ئەمەیان حسابە چکە هێواش بوونەوەیە ئەکرێ مامۆستا وریا بێ ئەو سوالانەوە بۆ بێنێتەوە بۆی تاقیب بکاتەوە بزانێتەوە ئەم شتانە حساب بۆ ئەکەیکەوە هێواش بوونەوەی ئەو زۆر مهمە هەنگاوی دواتر زەبر ئەکاتە ئای ئەلفا بۆچی بەمە چونکە دیقەت بە من دایمە نیوەتیرە و بارسایمە بێەوە زەبری بارنەگۆڕی مسۆگەرە ئەوە زەبی ئەی باش ئێستاش گۆشە تاودانم دۆزیێتەوە ئەویش مسۆگەرە بەس ئەم ئایم حازر نییە وتومە پەبکە زەبری بارنەگۆڕی پەبکە چییە؟ یەک لەسەر دوو ئەم ئار دووجار لێرە شتێکی تازە فێرە بین زۆر جار من ئاسوالم هەڵ کردو دوایەوە باسی ویلێکی پاسکیلەکە لەوێ ئاگال لێ بێ ئەم ئار دووجایە تەلەبە جاریوە هەرێک لەسەر دوو ئەم ئار دووجاکە نووسێ بۆ ئەمی ژەر ئەم ئار دووجا نووسێ ئەبێ وریابی بابەتەکەمان پەبکەیە ئەو نیوە بیر نەچ ئەلفاکەش ئەم سالبێ 0.87 ئەنجا وەرە ئەو سالبە بێنە پێش کەرتەکە بێنە یەک لەسەر دوو بۆ حساباتەکە و ڕێک بێ
بارسایەکە 100 کیلۆ بوو وابزانام نیوتیرەکەی نیومەتر بوو نیوە دووجا دائیمەن نیو دووجاکەیتەوە بێ بە چارەک یعنی بێ بە 125 بێ بێک لەسەر چوارێک لەسەر چوار کە ڕەسڵا 25 واناکە 25 تەقسیم 2 12 کە ڕەتی 0.8 بکە تقریبا 10.9 تۆ نزیک کەرەوە لە 11 بەڵام بە نەگەتیڤ دیقەتدا حسابەکەی بە مێشکیش بیکەی باشە دوایش بە حاسیبە بزان ڕقەمەکەی دەرێناوە نزیکە هەڵە لە حساباتان نەکردووە چکە تۆ هەڵە بکەی خۆ ئەنجامەکە دەرنەچێەوەکە هیچ نەکردو کەواتە نزیکەی 10.9 کە ئەمەیان 8 تقریبانیان 10.89 تۆ نزیک کەرەوە لە 11 نیوتن مەتر بەڵام سالبە کەواتە دژە زەبر بوو نیوتن کە ڕەدمەترمە بەسمە کێ تێ نەگەیشتوە پرسیاری دومی ڕاهێنانەکە نەفسیشتە و بە هەمان دووەنگاو حەلەکرێ هەروەها نمونونەکە و پرسیاری دوم بکەن بەواجب ئێستا ئەو کاتەی ماومانە بۆ ئەوی بەشمان بکە من ئەمەوێ دوو سوالی زۆر نزیک لەیەک کە بە هەمان فکرە حەلە بن یەکیان تای پاسکیلە یەکێکیشان ڕوویەکی لێژە ئەوەشیان وەبزان پرسیاری 38 ئەوانەیە لەگەڵ پرسیاری دوی پێداچوونەوەی بەندی دووسێ پرسیاری دووەم ئەگەر فریاش بکەم دوای ئەو پرسیاری 33 هەلەکەم لولەکێکە و سەڵێکی پێشۆڕ بۆتەوە ئەم سێ سوالە دوای ئەم شتە ئەم پرسیارە ئاسانانە ئەبێ دەست پێ بکرێ بۆ ئەوەی فکرەی لەسەر وەربگری هەر سێ سوالەکە بەیەکەوە جوان فێری یاسای دومی نیوتن مەکە بۆ ئەوی ئوسلوبی سەعی زۆر گرنگترە لە زۆر سەعیکردن تێگە ئوسلوبەکەت مهمە کە سەعیەکەی دیقەت بە من لە مەلزەمەکە ئوسلوبی سەعیەکەتم داناوە یەکسەر دوای ئەم ڕاهێنانە چوومەتە پرسیاری دوو لە پێداچوونەوەی بەندی دووسێ نووسراوە لەسەر یاسای دومی نیوتن ینی جارێ بە ئەمە فێر بم ناچم گۆشتەوژ من جوڵۆزەیەڵا بچم بۆم پێداچوونەوە چکە هێشتا نیوتن زەبت نەبووە بۆیە ئوسلوبی سەعیەکە و جارێ نیوتنم بۆ زەبتکە هەرچی سوالێک لە کتێبەکەتە لەسەر یاسای دومی نیوتن بڕۆ زەبتیکە دوای کە ئەو جوان فێر بووم زۆر متاکید بووم ئەچم گۆشتەوژ مەخۆن دوای ئەوە ئەنجامەوە بۆ سوالیەکی پێداچوونەوەی بەندی دوو لەسەر گۆشتەوژم بەو تەڕیقەیە توانین ئێمە سەعیکی باش بکەین پرسیاری ئێستا چەند هەلەکەین دووەم پێداچوونەوەی بەندی دوو سێ لەسەر یاسای دووهەمی نیوتن بزانین ئەم پرسیارەڵێک پاسکیل سوارێک هێزێک کەبڕەکەی چەند نیوتنە دەخات سەر پایدەری پاسکیلەکەی ئێستا و دەقەکە دیارە لەتانەوە پای پاسکیلەکەم بەم شێوازەیە باشە ئەلێرە بەشی پایدەرەکەمان هەیە ئەلێرەوە قاچێ خرێتە سەر بۆ نمونە توانین بەناوێکیکە بیکێشین ئاوا قاچێ خات سەر هەرە بێ باشە پاسکیل سوارێک هێزێک بڕەکەی 40 نیوتن ئەمە هێزەکەی بڕەکەی 40 نیوتنە ئەی خات سەر پایدەرەکە 40 نیوتن کە 0.15 لە تەوری خوڵانەوە دوورە ئاڕەکەی 0.15 مەترە لە تۆری خوڵانەوە تاکەوە دوورە نیوەتیرەی تاکەش 50 سانتیمە ئەم نیوەتیرە ئار 50 سانتیم یعنی نیو مەتر ڕاستەوخۆیکەی بە مەتر ئێستا ئەگەڕێنەوە بۆ تێبینەکان بۆی زەبت بێ بۆی دەرخینەکەین و لە بیرمان نەچێت ئەگەر خێرایی جێگۆڕی پاسکیلەکە بگاتە یعنی VF و توێتی جێگۆڕ مەقسەی هێندی بەهێڵە 2.25 بگاتە ئەوەندە بۆیە VF نووسی بگاتە 2.25 مەتر بۆ چرکە دوای پاش تێپەڕبوونی سێ چرکە لە دەستکردنی بە جوڵە لە سەرتای جوڵەکەیەوە لەوەستانەوە یعنی VI سفرە زۆر باشە بەڵام ئەمە دوو زانراو ئەوە سێ زانراو باش سێ زانراو شتی چاکە کەواتە ئەتوانم نەزانرایش پێ بدۆزمەوە چکە یاساکانمان بە 5 حرف دروست بوون بەڵام 4 حرفیان تێ من ئەگەر سیانی زانراو بە یاسایەک چوارمی پێ دۆزمەوە ئەمە یارمەتی دەرە بۆ شتێک کە نادیار بێ زەبری بارنەگۆڕی تاکە بدۆزدەرەوە ئێستا ئەگەڕێنەوە بۆ تێبینانی نووسیمان زەبری بارنەگۆڕی تاکە ئەنجا لە تێبینیەکیشان نووسراوە چی لە خشاندن و زەبری بارنەگۆڕی تاکەی تری پاسکیلەکە فەرامۆش بکەنی ئەو دوانم بۆ هەماک چکە ئەو دوانە کاریگەریان هەیە کە داوای زەبری بارنەگۆڕیم لێکەوە تاکە داوا کراوە دڵنیا بە تۆ بە بارسایی بە نیوەتیرا دۆزرێتەوە تای پاسکیلیش بە ئەڵقەی تەنک حساب بکرێت چکە تەوەرەکە ئەستوونە لەسەر ڕۆکەی و بە چەقەکە تێپەڕیەوە ئەستوونە لەسەر ڕۆکی یعنی لە چێوە بۆ چێوە نەچۆ
واتە ئێمە ئاردووجایە بەڵام ئێمەم نییە تێبینیەکەمان نووسی وتمان ئەگەر بێت و لە پرسیارێکدا بارسایی نەدرابێ بەمە تازە ناتوانین بیدۆزیتەوە ئەوە مەجبوری یاسای دووەمی نیوتن بەکارهێنین ئێستا ئەم فکرێت تەطبیقەکەین ئێستا ئەمە تەطبیقەکەین وە سوالی دوای ئەمەش کە ڕۆلێژەکە ئەوە بزانم پرسیاری ئەگەر بیرم بێ 38 پرسیارێکی کەمان هەیە 38 ڕۆلێژەکە بزانین ئەلم بەڵێ سوالی 38 ئەیش ڕوویەکی لێژۆگەی بینن ئەیش بە هەمان ئەم فکرێ هەلەکرێت کەچی ئەومە تایپاسکی لە ئەوە ڕووی لێژە تۆ فکرەکەم بۆ بزانە هەموو شتێکی پێیەکی دیقەت بن کەواتە ئەگەر بارستایەکە دیار نەبوو کۆم سوالە ئەبێ بە یاسای دووەمی نیوتن بەم فکرێ حەلیکەم واتە ئای بێنمە دەرەوە زەبر لەسەر ئەلفا بزانم پێم حەلە بێ زەبری بارنەگۆڕیم داوا لێکراوە بە پێی یاسای دووەمی نیوتن تۆ زەبر ئەکاتە ئای ئەلفا تۆ لەم یاسایەوە ئایە دۆزیتەوە زەبر ئەخەیتە سەر گۆشە تاودان بەڵام زەبرەکەشم نییە بەڵام خۆش زەبر دروست دەکا ئێف کەڕەتی ئار چکەوە بێتە دی باسکەکەیەوە نییە ئەنووسم ئێف کەڕەتی دی کەواتە ئەمە ئەکرێ هەر دی بنووسم قۆڵی پایدەرەکەیە قۆڵی پایدەرکە ئەوە پۆین 15 بۆی لەگەڵەوە ئاڕێکا لێو تێک نەچێت ئاها باشتە کەواتە ئێف لێکدانی بە ئاراستە لەگەڵ دی گۆشتادانیشم نییە چاولێت چەندێک شت نەزانراوە باجارە بەردەوام بم زانم چیم هەیە نییە ئێفەکە چل دیەکە لە 115 ئەی ئەلفا نیەنجە یەم بۆ ئێرە هەوڵێم لێرەوە تاودانی بە هەڵ بدۆزمەوە ئەمە بکەم بە زانراوە چکە ئەمە داوا نەکراوە ئەمە سێتایتیان نییە هینە ئەکسیتیان نییە جوڵی بێڵ ئەو هاوچەشە یاسای یەکەمی بۆ بێت بۆ دۆزینەوەی تاودانیان پێناسەی تاودان خۆی تاودان کەواتە نایەکم پێش خست بۆ ئەم بەتاڵایەن بەجێشتووە ئەکرێ لە پێناسەی تاودانەوە باش تاودان پێناسەکەی چی بوو یاساکەی خێرای کۆتایی سەرەتایی لێ دەرکەین لەسەر کاتی گشتی خایەنراوە بزانین ئەو سیانەمان هەیە خێرای کۆتایەکەی 2.25 سەرەتاکەی سفرە کاتەکەی سێ 2250 دینار بین بەسێکە 650 دیناریان مەرەکەوە کەواتە ئەکرێ بکاتە 0.75 مەتر بۆ هەر چرکەیەک دووجا ئێستا من ئێم هەیە ئەم گۆشە تاودانە ئەکرێ بە ئەی کەواتە ئەو تاودانە چییە؟ لێکەوتە تاودانە ئەکرێ بڵێم ئەیتی لەسەر ئار ئەوەش تێبینیەکەی تر بوو کە پێشوەخت حازرمان کرد وتمان ئەکرێ ئەلفا بدۆزینەوە بە لێکەوتە تاودان لەسەر چێ؟ نیوەتیرە ئێستا نیوەتیری تایەکە بەکارهێنی کەواتە لێکەوتە تاودانەکەمان لە 175 تۆزێک ڕازاتەکەی بۆ ئاسانکاریەکەین لەوانەیە پێویستمان هەر بە حاسیبار نەبێ نیوەتیرەکەی نیومەتر بزانین هیچمان بۆ ئەکرێ زۆر چاکە ئەمە دووخانەیە و دووخانەیە بۆلا بە پێشێکی بەسەر 15 75 چەند 15 تا 5 25 کەواتە 5 زۆر باش لەسەرەوە چلمانێ ئەمەش بەرینە سەرەوە لە خوارەوەش 5 وانە بوو 5 15 75 ئەم خانەیە لەگەڵ ئەو سفرەیە ڕۆ ئەو 5 لەگەڵ ئەوە ڕانەتیجە چی کرد بزانن ئەنجامەکەمان تەواوە ئەگەر تەواو نەبوو کات بە حاسیبە چێشێشەکەینەوە بزانین چیمان کردو نەتیجە دەرچوو چوارەکە 4 کیلۆگرام مەتر دووجا مەزبووتە فکرەکان نەڵێمەوە تۆ فکرە فێر بە سعی زۆر و بۆرم نایە فکرە فێر بە ئێستا ئەم پرسیارێ زەبری بارنەگۆڕی داواکە بارسایم نییە کەواتە هەر کە بارسای نەبوو فکر دەچێت بۆ یاسای دووەمی نیوتن یەکەم جار تۆ کە گۆشتەژمە جوڵۆ زۆر خوێن نەتوانی بەیش بیدۆستەوە بەس جارێ فکرەکەی ئێمە یاسای دووەمی نیوتنە کە بارسایم نەبوو یەکسەر بیر لە یاسای دووەمی نیوتن بکەرەوە هەوڵ بە زەبری بارنەگۆڕی بە یاسای دووەمی نیوتن بدۆیتەوە کاتە زەبر لەسەر ئەلفا بەڵام بیرە نەچێت ئێمە زەبرەم یاسایشمان هەیە FDشمان هەیە ئەو هێزەیە خرێت سەرپای دەرەکەەوە هێز دیەکەش 0.15 ئەو بوو بەزانراوە لێکەوتە تاودانەکەش هەستان بە هێندەکانی جوڵی بەهێڵکە ئەو دراوانەی بۆ ئەمە بەستایاوە لێکەوتە تاودانیشم حازر کرد ئەگەر لێکەوتە تاودانیش تەقسیم نیوتێت تایەکەی بکەم ئەوە بێتە گۆشە تاودانی ئەو تایە ئەیش حازرە باقیەکەی کورتکردنەوە ڕێگاکی بیرکاریانی ئاسان بوو کەواتە تێبینیەکانم لەم پرسیارانە بەکارهێنا
بەم نۆعە زیرێکی دروست ئەبێت بەم نۆعە فێرە بم سوال هەڵکەم ئەو کات ئەبێ سوالی تریش ئەم فکرەیە بۆ سوالێکی کە ئەبێ کە تای پاسکیل نەبێ تاقیەکەینەوە کاتمان هەیە ئەمە کوژێنمەوە با فکرەکان هەر لەوایە بێ پرسیارێک هەلەکەم کە هەندێک جار تەلەبە لی ئەترسێ سەبەبی ترسەکەش چییە؟ هەندێک جار گوێ بە ڕسمکردن ناین ئەوە کێشەکەمانە ئەنجینا قورس نین سوالەکە ئێستا بە ئەم سوالێکە هەلەکەین بەڵام نەفسی ئەم فکرانەش ئەو سوالێکەش هەلەکە لەگەڵ ئەوەشتا ئەمەیان تای پاسکیلە بەڵام ئەوەی تیان ڕوویەکی لێژە و نازام سەنگێکە و پەتێکی پێوەیە و ئەو بابەتان کەواتە بە سوالەکەی کە بخەینە سەر شاشەکە بۆتان باوە پرسیاری سیهەشت ئێستا پرسیاری سیهەشتی پێداچوونەوەی گشتی ئەم فکرانەی تایە زۆریش لێک جیاوازن فریای 33 بکەوتینە زۆر گرنگ بوو ئێستاکە لەگەڵ یەکسەر ڕابهاتی نامۆین بوو ئەمە سیهەشت پرسیاری سیهەشت لە پێداچوونەوەی گشتی بەشی دوو ڕێک لەسەر یاسای دۆمی نیوتنە ڕوویەکی لێژ دائیمەن کە پرسیارێک ڕووی لێژی تیا بوو تۆ هەوڵ بە سێ گۆشەیەکی گۆشەوەستاوم بۆ دروستکەیەوە ڕووی لێژە لێرە بەکرەیەکمان هەیە ئەمە نیوەتیرەکەیەتی و ئەوەش پەتێکە لێرەوەی هێنین بۆ بسەر عادەتەن لەم پرسیارانە دیقەت بە گۆشەی لێژەکەی یاومت و هەندێشتی کەشمایەتی ڕەنگە بڵێ ڕۆکە سافە تەوری خولانەوەی بەکرەکە سافە بۆ ئەوی سوالەکە ئاڵۆز نەبێت نەچیتە قوڵایی ئەوەی کەوا هێزی لێخشاندن و ئەو جەزەبر لە تەورەکە بەکاربێنی بۆیە ئەڵێ ڕۆکە سافە ئاگادار بە و ئەو تەوری خولانەوەیش ئەبێ سافێ بارستایەکی 12 کیلۆگرامیمانەیە کە مەبەستی ئەمەیە ئەم بارستایە 12 کیلۆگرامە بە پەتێکەوە بەسراوە بەسەر خولەکەیەکدا تێپەڕ بوو نیوەتیری خولەکەکە 10 سانتیم ئەم نیوەتیرە ئەو ئاڕە 10 سانتیم یعنی ئەو پۆینتێک مەتر ئەیگۆڕی بە مەتر وەکو ئەڵێ لە وێنەکەدا دیارە کەواتە وێنێ دات ئەم سوالە بێتەوە بێ وێنێ بات چکاڵی وەکو لە وێنەکە دیارە تاودانی بارستایەکە بەرەو دامێنی ڕۆلێژەکە ئەویش دراوە تاودان بەرەو دامێنی ڕۆلێژەکە بریتە لە 2 مەتر چرکە دووجا بۆ چرکە دووجا 2 مەتر بۆ چرکە دووجا وا دابنێ تەوەرەی خلۆکەکە و ڕۆە لێژەکە سافن ئەو ئاسانکاریە بۆ ئەوەی تۆ ئەم جەزەبرە حساب نەکەیت چونکە جوڵە بۆ خوارەوەی کەواتە لێرە چیمانەیە هێزی لێخشاندنمان هەیە ستاتیک فریکشن و هەروە ئەو جەزەبرەی ئێرەش حساب نەکەی ئەلێرە جەزەبر سفرە ئەو دوو کەلیمە معنای ئەمە سفرە نیتە هێزی لێخشان لەبەی نیسنوقەکە و ڕۆکان نیتەن مەی خەراو کێشەوە و جەزەبریش سفرە چونکە ئەڵێ تەوری خولانەوەکەش سافە خۆ ئەگەر وانەڵێت ئەبێ هەردووچی خەیتاو کێشەکانەوە ئەوسا زۆر ئاڵۆزە بێت دوور و درێژە بێت ئیزعاجە بیتا حەلیەکەی بەڵام ئەمە بە سادەی سوالەکاتۆ زۆر ئاساناتۆ بەڵام ناحەی نەفسیمان زۆر مشکلێتە لەبێ بەس چای بە سێ گۆشەکە لە خۆی واز لە سوالەکەێنێ لێ ترسەی ناشتێکی زۆر ئاسانە هیچنی ئەستا نەما ئاسانتر لە سوالەکانی کە ئەلف هێزی کژی پەتەکەم بۆ بدۆزەرەوە هێزی کژی پەتەکە هەوڵ ئەیات کاریگەری لەسەر سنووقەکە هەبێت بۆ سەرەوە هێزی کژی تەنشن فۆرس FT لە هەمان کاتە هەمان هێزی کژی کاریگەری لەسەر لێواری پەپکەکە هەیە لەوانەی بیخاتە خولانەوە زەبری خولەنەر دروستکە هەمان هێزە FT ئێڵێ FT بۆ بدۆزەرەوە دایمەن کە ڕووی لێژمان هەبوو کێشی تەن خۆ دەزانی بەرەو چەقی زەویە واتە تەریبە بە شاوڵ و هێزێکە ڕاستە واتە سون لەسەر بنکەی و سێگۆش ئەمێزە ئاوەڕێک دەرەچ ئەمێز ئەمە کێشی تەنەکەی FG واتە MG ئێستا دیقەی تەین ڕێکەوە هێزە تەریبە بە شاوڵ باش ئەستون لەسەر بنکەکە خۆمە هێزێکی لار نیە من بۆچی تەڵیەکەم چونکە بە گوێرەی ڕۆلێژەکەەوە لارە من ناوچێشەکە لەسەر ڕۆلێژەکە ڕێگەخەم بۆیە ئەبێت بیکەم بە دوو پێگەنەر پێکێنەرێکیان ئەستون بێت لەسەر ئەم ڕۆلێژە یەکیان تەری بپێی بۆیە سنووری هەردوو پێکێنەرەکە دیارەکەم ئیتر ئەگەر بەڕاستەیەش نەیکێشم ئەم
ئەمەشان پێگەێنەرەکەی کە ئێستا لە هاوکێشەکە بەڕاستیشم پێێتی ئەمەش سنووریەوەی تریان هەر لەم خەتە دەرناچم ڕسمەکە جوان دەرەچێت ئەگەر بەڕاستەش نەکێشرابێ ئەنجا گۆشەی لێژیەکە گۆشەی بینی کێشەکە و ستونی سەرڕۆکەیە دائیمەن ئەم گۆشەیە دەرەچێت ئەم گۆشەیە سیحەت لە دەرەچێت بە هاوشێوەبوونی دوو سێ گۆشە بەڵام تۆ هەموو ڕوویەکی لێژ ئەوە بزانە گۆشەی لێژەکە بینی کێشەکە و ستونی سەرڕۆکەیە ئیتر پێویستە بەو هاوشێوەبوون و شتش نییە چونکە کاتمان زۆر لێبە لە بیرکاریا خوێنوتانە دڵنیان بە هاوشێوەبوونی ئەم سێ گۆشە گۆشەوەستاوە لەگەڵ ئەو سێ گۆشە گەورەیە دەرەچێ ئەم گۆشەیە لەگەڵ ئەمە جووتە ئەمەش لەگەڵەوە جووتە کەواتە گۆشەی سێمیان جووت دەبنواتە سیحەت لێ ئەوە هاوشێوەبوونە بەڵام تۆ هەرەوە بزانە ئەم گۆشەی لێژیا کاتە گۆشەی کێشراو لە بینی کێشەکە و ستونی سەرڕۆکە ئەنجا ئێرەم زەرورە ئێرە مادەم تەنیشتی گۆشەکە نیەواتە MG ساینی 37 ساینی گۆشەی لێژیەکە ئێستاکە چەند هێزێکمانێ ئەمان خۆی توێتی وازی لێبێنە هێزی لێشاندن نییە سفرە چون تاڵێ ڕۆکە ساف ئەوە لە کۆڵمان بۆ باش ئێستا سوالەکەم تقریبان حازرە بۆ حەلکردن ئەبێ هەنگاوانە بکەی هەنگاوی یەک داواکراوی لە قێلف داواکراوی لە قێلف فەڵێت بەرەنجامی هێزە کاریگەرەکان لە جوڵەی بەهێڵدا کاتە بارسای کەڕەت تاودان چکە جوڵێ لەسەر هێڵەکە جوڵەی بەهێڵ بەکرەکەژە خولێتەوە جوڵەی بەخولە هەرێکە ساوی خۆی من جارە بەهێڵ باس دەکەم مادەم جوڵە بۆ خوارەوە معنای هێزە بەهێزتر بۆ لە ئێفتی ئای کێشاوە بۆیە بەرەنجامی دوو هێزی جاڕاستە لە یەک دەرەکەی ئەنووسی MG ساینی 37 ئێفتی لێ دەرکەکە داواکراوەکەیە کەواتە دژێتی و هەر کاتێکیش جوڵەکە بەعکسەوە بۆ سەرەوە بووە ئێفتیم لێرە ئەنووسی لێ دەرکردن کێ ناقص کێ MG ساین 37 ئاو کێشەکە بە کەیفی خۆمان نییە جوڵە بۆ خوارەوە بێ ئەمە گەورەیە ئەمە گەورەیە بچووکی لێ دەرەکەی ئەوە بچووکە جوڵە بۆ ئێرە جوڵە بۆ سەرەوە بە ئەو گەورە بۆ بچووکم لێ دەرەکە جوڵە بە خوارەوە گەورە بچووکی لێ دەرکە بارسایەکە ئەڵێ 12 کیلۆیە هینی ئەم تەنە تاودانەکە ئەڵێ 2 کەواتە من چیەکەم ئێفتیە بە ماودی و ئەبێ بە موجب 12 کەڕە 24 مەم دیوە بێتە سالب دواتر بەس هاوکێشەکە ڕێگەخەم بۆ نمونە ئێم چەندێکە بارسایەکە 2 کیلۆیە ئەمە 2 کەڕە تاودان 9.1 ئێستا هەر لەگەڵ خۆی هاوکێشەکەش ڕێگەخەم ساینی 37 0.59 تۆ بڵێ لە 16 ئەمەش لە 16 12 کەڕە 24 تۆ بهێنەرم دیوە بێتە ناقص 24 ئەنجا ئێفتی بەرەو دیوە کاتە یەکسانە بە ئێفتی یەکسانە بە ئێفتی ئەی باشە بە ئەلێرەش خۆ بنووسم یەکسانە بە ئێفتیە بێ ها یەکسەر بە یەک هەنگاو هاوکێشەکەم تەرتیب کرد ئەلێرە ناینووسم هەر موجەبەی هێنم لێرە نووسم باشە ئەوە هیچ کێشە نییە بە یەک هەنگاو توانیم تەرتیبەکەش بکەم ئێستا ئەمانەم بۆ کەڕەت کە 70 پوینت شتێکەکە 24 لێ دەکەین تقریبا 47 دەرئەچێ نزیکە 47 نیوتن ئەمە لە قێلفم تەواو کرد ئێفتی بوو بە زانراو بە ڕێنگیشکە نووسیم یعنی ئێفتیم دەرێنە سەرەی حەلی لە قیباە زین با ئەڵێ چی زەبری بارنەگۆڕی ئەوێت خلۆکەکە تێبینیەکان زۆر باشە من زەبری بارنەگۆڕی زۆر ئاسان نەتوانم بدۆزمەوە بە شێوەکەی هی خلۆکە پەپکەیە یعنی ئەبێ بڵێم یەک لە سەر دوێم ئاردووجا سێرێکی سوالە کاکەم سێرگە مەڵای بارسای خلۆکەکەی تانیم سوال کەواتە فلیمەکە دەستی پێکرد کەواتە کە بارسایی نەبوو ناتوانم زەبری بارنەگۆڕی بە یەک لە سەر دوێم ئاردووجا بدۆزمەوە یەکسەر فکرەکەم بۆ یەکسەر یاسای 2 نیوتن بەکاربێنە لە جوڵی بەخولا باش ئێستا فکرەکەم بۆ هات ئەڵێم مادەم ئەمە بارسایەکەی تیانە هی ئەم خلۆکەی تیانە زەبری بارنەگۆڕی چۆن بدۆزمەوە بارسایی نەدراوە ئەوە تا دیقەت بە بارسایی نادیار نییە خۆم سوالە ژوا بوو بارسایی نادیار بوو نەبوو کە بارسایی نادیار بوو یاسای 2 نیوتنم بەکارێنە بۆ دۆزینەوەی زەبری بارنەگۆڕی دێ ڕێکتەرکەکەم شتێکمەوە لە ئاوی دۆزمەوە بۆی فکرەکە نەپچڕێ من زەبری بارنەگۆڕیمەوە ئەکاتە ئای ئەلفا من مامۆستا بۆ نمونە پێی وتوم ئەڵێ لەگەڵ بارسایی نەبووە یاسای 2 نیوتنم بۆ بەکاربێنە لە جوڵی بەخولدا زەبری بارنەگۆڕی دۆزەکە بزانین وایە ڕاستە دەرەچێت دەرناچێت ئەو تاقیەکەینەوە
زەبری بانەگۆڕیەکات. زەبری کاریگەر لەسەر ئەلفاکە خولێنەریش کەواتە ئای ئەکات ئێستا بزانم لەکوێیە ئەچەقم شتم پێ نییە. ئەم زەبرە ئەکرێ بنووسم ئەکاتە AFD ئەگەر هەم بێ بە شەرتێ بەڵێ هەمە ئەمە AFTە ئەم ئاڕە دیە ئەوە تا خۆیەتی کەواتە ئەمە AFTە و ئاڕەکەش دیە. با ئەو دوانە بنووسم جارە لەسەری کەرتەکە هێزی کرژەکە دۆزیمەوە 47 بوو ئەمە 47 باسکەکەی نیوەتیرەی پەپکەکەی ئەوە پۆینتیەکە خۆش باسکەکەی ئەلفام نییە چەقیم لیسان کەواتە ئەمە شتێبینەکانی ترە. ئەم تاودانە هی ڕژێمی جوڵەکەیە هی ئەم سنووقەیە تاودانێکی بەهێڵە لە عینی کاتە تاودانێکی بەهێڵی ئەم خاڵەشە کە بۆی ئەبێ بە لێکەوتە تاودان باشە نیوەتیرەشم هەیە کەواتەم فکرێ بۆ بەکارنێنم بۆ دۆزینەوەی ئەلفا تێگەیشتن؟ کەواتە ئێستا هەنگایەک پێشەمە ئاخیت ئەو بۆیە بە بەتاڵی بەجێمێشت ئەلفا کاتە ئەیتی لەسەر ئاڕ ئێستا ئەو تاودانی تەنە سنووقەکە لێکەوتە تاودانی ئەو خاڵەشە چکە یەک ڕژێمی جوڵن لێکەوتە تاودانی ئەو خاڵەشە چەندێکە لێکەوتە تاودان دووە نیوەتیرەکە چەنە ئەو پۆینتێک ئەوە بوو بە دیەکەی ئەمەش ئەو پۆینتێکەکە. ئەم خانەیە لابەرە سەرۆژ خانەیە گەورەکە چکە تۆ ئەمە گەورەکەی بە سەرۆژ گەورەکەی کەواتە نەتیجە کاتە 20 ڕات بۆ چرکە دووجە. ئێستا گۆشە تاودان حازر بوو کەواتە ئێستا گۆشە تاودانم هەیە یەکسەر لێرە نووسم 20 هەوڵ بین کورتنەوەکانمان بکەین بە ئاسانی باشە. ئەگەر ئەمە لابەرم ئەمە بێ بە 4.7 تەقسیم دوی بکە چوارەکە بێ بە 2 چوارەکە بێ بە 2 حوتەکەش تۆ بڵێ 35 ئەمەش 35 باشە خۆی 4.7 بوو ئەوە خانەیەک تەوان دابەشی دۆکەم کردو ئەمەش خانەیەک کەواتە ئەمە خانەیەک ئەوەش خانەیەک کردیە 0.235 بە دەقیقی نزیکەمەوە ئەم 53 بۆ کا بە 4 ئەبێتە لە 124 سێکەم زام چیە دۆزمەوە زەبری بارنەگۆڕی بۆیە یەکەکەی مەبێ لە بیر نەچێ کیلۆگرام مەتر دووچە تێگەیشتن یەک داواکرای بەسیط ماوە گۆشە خێرای خلۆکەکە دوای 2 چرکە لە دەستکردنی بەجوڵە لە وەستانەوە چەندە کاتمان تەواو بۆ لەەوە ناچێت لەم لە قەزیاتە بتوانین حەلکەین بە ئەمە نابم لێرە باشە ئەم لە قەشی لێ حەلەکەین و ئەوەستین چکە وابزانم 51 دقەیە مامۆستاکانی کە دوای من لێرە دەرسیانەیە بۆیە وریابن ئێستاڵێ گۆشە خێرایی دوای 2 چرکە لە دەستکردنی بەجوڵە لە وەستانەوە دەستکردنی ئەم خلۆکەیە لە جوڵە بە وەستان ئەمە ئەو گۆشە خێراییەکەی ئۆمیگا F چەندە دوای دەستکردنی بەجوڵە لە وەستانەوە دوای 2 چرکە دەلتاتی 2 چرکە ئەزان بە دووزان ڕاستێم نادۆزرێتەوە بەڵام بیرە نەچێ ئەها ئێمە فێڵێکمان کردووە گۆشە تاودانشمان دۆزیۆتە کاتە بۆ بەسییان کەواتە ئەمەش گۆشە تاودان چەندێک بوو 20 ڕاد بۆ چرکە دووجا ئەوەش ئیسفاد بۆیە لێرە لە هاوچێشەکانم دۆزیەوە چکە من فکرم هەبوو ئەمزانی بەکاریهێنم لە شوێنیکە بۆیە ئەمە ꯉاوم بۆ بەتاڵی بەبجێش حازرم کرد بۆ لقی جیم ئێستا لە لقی جیمە سێ زانراوم هەیە بە نادیارێک ئەوە یەکسەر یاسایەکەمی ئەوەی جوڵی بە خولەکانە هاوچێشەکان ئەمەش لقی جیم ئەوە ئەو هاوچێشەی بۆ بێ کە گۆشە لادانی تیانێت چکەم یاسای گۆشە لادانی باز نەکردەوە بەڵام گۆشە خێرایش داواکە کەواتە داواکراوەکەمان بەڕێنی سوورە موجارێ ئۆمیگا F ئەکاتە ئۆمیگا I زائید ئەلفا دەلتاتی لە وەستانەوە دەستی کردبوو بە خولانەوە 0 ئەلفا 20 بوو 20 کە ڕەت کاتەکەشی چەندێکە 2 چرکە ئەمە مەگەر بە حاسیبە بکەن زۆر کورسە زەڕ بکەین دووکە ڕەویست چەندەکە کەواتە شەر نییە تۆ مشتێ خێرا پەلاماری حاسیبەکە بێ بابا یەکسەر بە چاو بە عەقڵ بیکە 220 چل چی ڕات بۆ چرکە گۆشە خێرای کۆتایەتی هاوتە چل 4 کەڕە دەتوانێت کاکە هەڵێ ئەیلۆ چلی دەرێنە وەڵاوە 4 کەڕ دەتوانێت نووسەوە خۆ ئاینیشتە کاکە
ئەو بە شێوەی زانستی نووسراوە لە ئەنجامەکە کاتە 4 کەڕەتی دە بە توانی 1 دووبارە ڕادبووە چرکە ئەمە شێوە زانستیەکەیەتی ئەمان شتە. سەرکەوتۆ بن ئینشاءڵڵا دەرسی داهاتوو پرسیاری 33 بە حەلکەین چکە ئەویش هەر عەلاقەی بە یاسای دووەمی نیوتنەوە بەس فکرێکی تازەی تایە ئەویش دەڵێ بە خێرایی نەگۆڕێنی تاودانیتیان نامێنێ یاساکە. ئەویش ئینشاءڵڵا دەرسی داهاتوو ئەبێ بە 33 دەست پێ بکەین ئینشاءڵڵا جەژنێکی خۆش و کاتێکی